و امرو دبین خواهانی یک دزگاهی که پی اوین انجمنی آسایشی هرمی کردستان نزیکەی 4 ساڵ بەسەرم لێدوانەدا تێپەڕ دەبێت لێدوان و بەیاننامە و وەڵامەکانی پێکاتەکانی ناو ئەنجومەنی یاساییش وەک هەندێک لە چاودێران دەڵێن دەری دەخەن کوردستان نەک هەر نەبووە بە خاوەنی دەستگایەکی ئەمنی بەڵکو وەک دوو دەستگای جیاواز و هەندێک جاریش دژ بە یەک مامەڵە دەکەن هیچ کاتێکیش هێندەی ئێستا ناکۆکیەکانی ناو ئەنجومەنی یاسایی شێرێم ئاشکراتر و دژ بە یەکتر نەبوون ناکۆکیەکانی ناو ئەم دەستگایە نوێنین نزیکەی 6 مانگ پێش ئێستا بەرپرسێکی باڵای ئەنجومەنەکە ئاشکرای کرد لە سەرەڵدانی شەڕی داعشەوە لە حوزەیرانی 2014ەوە پێکاتەکانی ئەنجومەنەکە واتە دەستگای ئاسایشی هەرێم بەڕێوەبەرایەتی گشتی هەواڵگیری سەربازی ئاژانسی پاراستن و زانیاری تەنانەت کۆبوونەوەیەکیشیان نەکردووە لە ماوەی هەفتەیەکیشدا پێکاتەکانی ناو ئەنجومەنی یاسایی شێرێم 4 ڕاگەیەنراویان دژی یەکتر بڵاو کردوتەوە کە سەرجەمیان ئاماژەن بۆ قوڵبوونەوەی زیاتری کێشە ناوخۆیەکانی ناو پێکاتەی ئەنجومەنی یاسایی شێرێم بە بڕوای شارەزایانی ئەمنی و هەواڵگیری تا ئێستا لە هیچ وڵاتێکدا نەبووە ناکۆکیەکانی ناو دامەزراوەیەکی گرنگی وەک دەستگاکانی یاسایی هەواڵگیری کە ئەمنیەتی تەواوی وڵاتیان دەپارێزێت ناکۆکیەکانیان بگاتە ئەم ئاستە ئاشکرایە هەردوو لایەنی ناکۆک لە ڕاگەیەنرا و بەیاننامەکانیاندا بە زمانی هەڕەشە وەڵامی یەکتر دەدەنەوە و بە جۆرێک ئەگەر لە هەر وڵاتێکی دیکە بووایە سزای توندی ئەو کەسانە دەدرا کە بەم شێوەیە و لە دەستگای ئاوا هەستیاردا هەڕەشەی ئاشکراکردنی دۆسەی یەکتر دەکەن و یەکتر بە پلانی ئیقلیمی تۆمەتبار دەکەن ناکۆکیەکانی ناوپێکاتەی ئەنجومەنی یاساییش لە ناکۆکی نێوان دوو دەستگای ناوخۆیی هەرێمێک ناچێت بەڵکو لە ناکۆکی و دووبەرەکی و کێبڵکەی نێوان دوو وڵاتی جیاواز دەچێت کە لە حاڵەتی دوژمنایەتی دابن فرسەت و مەجال بۆ کوردە هەبیت وەکی هەموو قەوم نەتەوێت دی دێت سەرکەفتی بن و کەسێکی کێمتر ناوبن شارەزایانی بواری ئەمنی دەڵێن ناکۆکیەکانی ناو ئەنجومەنی یاساییش کاریگەری سلبیش دروست دەکات لەسەر ئاسایشی نەتەوەیی چونکە دەستگا ئەمنیەکان ئەرکیان پاراستنی یاسایشی وڵاتیانە نەک دژایەتیکردنی یەکتر هەروەها ناکۆکی ناوەم دەستگا ئەستیارە لەم قۆناغە سەربازی و سیاسی و ئابووریە سەختەی هەرێمی پێدا تێپەڕ دەبێت دەرگا لە سەرەگەری پشێوی و کردەوەی وا دەکاتەوە کە دژی بنەماکانی ئەمنیەت و پاراستنی بەرژەوەندی گشتیە ڕۆڵێکی زۆر کاریگەرمان بینیوە و شاید بۆ ئەوە زۆر زۆرە لەبەرەوەی ئێمە هێزێکی مەشق ناکۆکیەکانی ناو ئەنجومەنی یاساییش دەری دەخەن کە هێشتا هەرێمی کوردستان لە نێوان دوو ئیدارەدایە و باسکردن لە یەکگرتنەوەی زۆنی زەردی پارتی و سەوزی یەکێتی و گۆڕان تەنها ڕووکەشە سەرباری زەقبوونەوەی ناکۆکیەکانی ناو ئەنجومەنی یاسایی شێرێم و گەیشتنی باستی یەکتر خاینکردن تا ئێستا هیچ دەستگا و دامەزراوەیەکی هەرێم هەر لە پەرلەمانەوە بۆ سەرۆکایەتی هەرێم تا ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی قەزا هەڵوێستی خۆیان لەسەر ئەم ناکۆکیە دەرنەبڕیوە ملەتی مە ملەتێکی زیندیە دێ شەڕێ خۆ کرد دژی تێروریستە و دێ وڵاتی خۆش ئاوادان کرد ئەگەر چی بارزانی کە ماوەی چەند مانگێکە بۆچوونی جیاوازە سەر پۆستی سەرۆکایەتیکردنی دروست بووە بە پێی یاسا مەرجعی ئەم ئەنجومەنەیە و دەبوو هەڵوێستی لەسەر ئەم مەسەلەیە هەبووایە هونەرەحسان NRT و هیچ قەیرانێکیش نەبێتە ڕێگر بەردەم چاکسازیاک و دەست پێ هاتیەکردن